سێنزدەهەمین ساڵیادی کەناڵی ئاسمانی پەیامدا پیرۆزبایی گەرم لە خۆم و بەڕێوەبەری گشتی کەناڵ و هەموو هاوکار و هاوپیشەکانم دەکەم لە کەناڵی ئاسمانی پەیام. پیرۆزبایی گەرمم هەیە بۆ بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام، بۆ ئەو بەڕێزانی کە دەستی باڵان هەبووە لە مانەوەی شاشەی کەناڵی ئاسمانی پەیام. ئێمە لێرە لە ژووری کۆنتترۆلی کەناڵی ئاسمانی پەیام لە خزمەتتان داین. پەیامێکی گەورەی پێەیە، پەیامێکی فراوانی پێەیە بۆ ئیمکاناتە کەمی مادی مرۆیی کە لە بەردەستمانە هیوادانی خزمەتێکی باشمان کرد بێت. خۆشحاڵین کە لە سەنگەری بەرگری مافی ڕەوای خەڵکی کوردستانە کەناڵی فەقیر و هەژارانە و خزمەتێکی فراوانی بەبێ جیاوازی بەدین و ژینی خەڵکی کوردستان کردووە. زۆر ئاسوودەم لە کارکردن، هەر ڕۆژێک بە نەفەسێکی تازە و دڵسۆزتر لە ڕۆژەکانی تر کارەکانمان تێدەپەڕێنین. هیوادارم لەخوا ئەخوازم تەمەنا ئەەکەم کە توانی بێتمان لە ئاست متمانە و دڵنیایی بینەرەکەمان دابین. بە بۆنەی کردنەوەی 12مین ساڵیادی کەناڵی ئاسمانی پەیامەوە پیرۆزبایی لە بەڕێوەبەر و سەرجەم کارمەندان و هاوڕێیانی خۆشەویستم دەکەم لە کەناڵی ئاسمانی پەیام. هەروەها پیرۆزبایی لە بینەرانی ئەم کەناڵە دەکەم و ڕێز و خۆشەویستیم بۆ سەرجەم ئەو هاوڕێ و هاوکارانەم هەیە کە ڕۆژانێک لەم کەناڵەدا پێکەوە کارمان کردو و ئێستا لە شوێنیکە کار دەکەن. کەناڵی ئاسمانی پەیام بۆ من هاوڕێکی زۆر خۆشەویستە کە هەمیشە بەبوونی شانازی دەکەم، کە لەم کەناڵەدا ساڵانێکی تەمەنم بەڕێ کردو و چەنەها یادگاریم تێدا تۆمار کردووە و تاکە ئومێد و ئاواتی من ئەوەیە کە ئەم کەناڵە وەک جاران بکەوێتەوە بە کەناڵێکی گشتی و تەنها تایبەت نەبێ بە هەواڵ و سیاست. و داواکارم لە خوای گەورە کە هەرگیز خۆر ئاوابوونی ئەم کەناڵە نەبینم. دووبارە و سێبارە پیرۆزباییتان لێ دەکەم. بە بۆنەی ساڵیاتی دامەزرانی کەناڵی ئاسمانی پەیامەوە جوانترین چەپکەگوڵی پیرۆزبایی ئاراستەی سەرجەم بینەرانی بەڕێز و خۆشەویستمان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و لەو شوێنەوەی کە بینەری کەناڵی ئاسمانی پەیامن دەکەم. لەخوای گەورە داواکارم ئەم ساڵیادە بکاتە مای خێر و خۆشی بۆ سەرجەم گەلانی کوردستان و ئەوانەی کە لە هەر جێگایەکی ئەم دنیای بینەری کەناڵە جوانەکەی ئاسمانی پەیامن. ڕۆژانەی شوکارەکانی ئێمە لەگەڵ برایان و هاوپیشەیانی ئەزیزم لە کەناڵی ئاسمانی پەیام و لە نێوژووری کۆنتترۆل لەگەڵ کامێرەمانە ئەزیزەکان، لەگەڵ برایانی بێژەر، لەگەڵ پامنێرەکان، بەرنامەکان، ڕۆژانە کاروبارەکانمان بەم شێوازانەی کە پێشتر پیشانی ئێوە دراوە بەڕێیەکەین. دیارە هەر بەرنمەیەک کە پەخش دەکرێت چەند کەسێک لە پشتی کامێرەوە وەک دەرهێنەر، وەک وێنەگەر، وەک مۆنتێر، وەک ئامادەکاری بەرنامە، وەک بەشی بەرنمەکان یا بەشی هەواڵ یا ئەو کەسێکی خودی بەرنمەکەی داڕشتووە ڕۆڵی تیابینێ. بەڵام ئەوەی کە پەخش دەکرێت ئەو کەسانن کە لەسەر شاشەکان ڕۆڵە بینن. سوپاس بخۆی گەورە ئێمە توانیمانە زیاتر لە 10 ساڵ بۆ نزیک 12 ساڵ لەم کەناڵە بە بەردەوامی کار بکەین. دووبارە پیرۆز بێت، یەخوا هەمیشە چرای ڕووناکی کەناڵی ئاسمانی پەیام پرشنگدار و گەشاوەتر بێ.